سەردانی محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بۆ بەغداد جیاواز لە هەر سەردانێکی دیبلۆماسی یاسایی لە ساتەوەختێکی زۆر هەستیاردایە و هەڵگری چەندین دۆسیەی هەستیار و ئەنجێندایەکی ئاڵۆزە کە دەکرێت وەک نەخشەڕێگایەکی نوێ بۆ پاراستنی بەرژەوەندەکانی تاران لە ناوخۆی عێراق و ناوچەکەدا لێک بدرێتەوە. ئەم سەردانە لە کاتێکدایە کە ناوچەکە لەسەر لێواری تەقینەوەیە و عێراقیش لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختی سەروەری و سەقامگیریدایە. بە پێی و زانیارانەی تۆڕی فڕانس 24 ئاشکرای کردوون یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی سەردانەکەی قالیباف بریتیە لە پێشنیازیە ناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی گەروی هورمزەوە لە بەرامبەر دانەوەی قەرزە داراییەکانی ئێراندا. ئەمەش نیشانەیەوەیە کە تاران دەیەوێت عێراق ڕاستەوخۆ بە سیستەمی ئابووری و جوگرافیایی سیاسی خۆیەوە گرێ بدات بۆ شکاندنی گەمارۆکانی ئەمریکا. لە بەرامبەردا داواکاریەکەی هەیبەت حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ هەبوونی تایبەتمەندی بۆ عێراق لە گەروەکەدا نیشانەی ترسی بەغدایە لەوەی نەوتەکەی ببێتە بارمتەی ململانەی تاران و واشنتۆن. لەلایەکی ترەوە ترسە هەواڵگریەکانی تاران سەبارەت بە پڕچەکردنی گروپە ئۆپۆزیسیۆنە کوردەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە لە هەرێمی کوردستان یەکێکی دیکەیە لە خاڵە هەر هەستیارەکانی گفتوگۆکانی قالیباف لەگەڵ بەرپرسانی عێراقدا. تاران بەغدا وەک بەرپرسیاری یەکەم دەبینێت لە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان و ڕێگریکردن لەکردنەوەی هەر بەرەیەکی سەربازی لە ناوخۆی عێراقەوە. سەردانەکەی قالیباف هاوکاتە لەگەڵ نزیک بوونەوەی 30 ئەیلول ئەو وادەیی بۆ کۆکردنەوەی چەکی گروپە چەکدارەکان لە دەستی دەوڵەتدا دیاری کراوە. لێرەدا قالیباف پەیامێکی دوولایەنە هەڵدەگرێت لەلایەک پشتیوانی لە سەقامگیری عێراق دەکات وەکەوەی لە کۆبوونەوەی لەگەڵ نزار ئامێدی باس کرا، بەڵام لەلایەکی ترەوە جەخت لە هێزی بەرەی مقاومەت دەکاتەوە. ئەم دژایەتیە نیشاندەری ئەوەیە کە تاران نایەوێت بە ئاسانی دەستبەرداری کارتە ئەمنیەکانی بێت لە ناوخۆی عێراقدا مەگەر گەرەنتیەکی تەواوی چوونە دەرەوەی هێزە بیانەکانی دەستکەوێت. سەردانەکەی قالیباف نیشانەیەوەیە کە ئێران ئاسایشی عێراق وەک بەشێک لە ئاسایشی خۆی دەبینێت و دەیەوێت دڵنیا ببێتەوە کە لە کاتی هەر ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی لەگەڵ ئەمریکا یان ئیسرائیل خاکی عێراق و ئابوووریەکەی بۆی دەبنە پشتیوانێکی استراتیژی نەک سەرچاوەی هەڕەشە. بۆ بەغدادیش ئەمە تاقیکردنەوەیەکی سەختە بۆ هێشتنەوەی هاوسەنگی لە نێوان پاراستنی سەروەری نیشتیمانی و ڕەچاوکردنی داواکاریەکانی دراوسێکی بەهێزی وەک ئێران. تێپەڕبوونی وادەی 30 ئەیلول و چۆنێتی مامەڵەکردنی حکومەتی عەلی زەیدی لەگەڵ گروپە چەکدارەکان دەبێتە یەکەمین وەڵامی کردەیی بۆ تێگەشتنەکانی ئەم سەردانە.